سروشت و هونەر دوانەیەکی لێکدانە بڕاو هەر بۆیە کارە هونەریەکان تەنیا لە نێو گۆشەیەکی پێشانگا و هۆڵە داخراوەکاندا نابینرێت، بەڵکو نێو پارک و شوێنە گشتیەکان نمونەیەکی زیندوون بۆ نمایشی کارە هونەریە جۆراوجۆرەکان. خاتوو ڕۆناک وەک هونەرمەندێک لە کاری سیرامیک پارکی ئازادی شاری سلێمانی هەڵبژارد بۆ کارە هونەریەکەی، بۆیە بابزانین ئامانجی هەنگاونان بۆ ئەم کارە لە چیەوە سەرچاوەی گرتووە و کارەکەشی باس لە چی دەکات. ئیشەکەی من شێوازێکە لە شێوازەکانی کارکردنی سیرامیک، چکە کارکردنی سیرامیک تەنها ئیشی سەرویلی کارەبانیە. سەدەن ئیشی مارمارەمان هەیە کە بەخڕکردنەوە لە سەرویلی دەستی دروستەکرێ و ئیشی پانکردنەوەمان هەیە کە بە زمانی ئەکادمی خۆمان پێڵێن ئیشی سەفای حیوانی خۆی نانکردنە. ئەم ئیشەشمان هەیە کە ویلی کارەبایە لە سەرویلی کارەباکەیت، هەرچی ئیشێک کە خڕ بێتەوە دەوران بکات، یعنی هەر تەسمیمێکی ئێمەی خڕمان هەبێ ئێمە لەسەر ئەم ویلە ئەتوانین بیکەین. ئیش هەیە کە بە 5 پارچە بە 6 پارچە ئەیکەیت، هەر 5-6 پارچەکەی لەسەر ویلی کارەباکرێت. ڕەنگە ئەم ئیشە من بکەم بە پارچەیەک لە ئیشێکی گەورە. یعنی ڕاستە ئیشێکی بڵێن ئێستا تۆکو گۆزەی بینی، بەڵام لە دواییە من لەوانەیە ئەم گۆزەیە تەرکیب بکەم لەگەڵ کۆمەڵێ تۆپی تر، لەگەڵ کۆمەڵێ گۆزەی تر، شکڵێکی گەورەتری پێکەم، تەرکیبێکی تری پێکەم، کارێکی هونەری تری پێکەم، کارێکی تری پێ تەواوەکەم. بەڵام ئەساسیاتەکەی بناغەکەی لەسەر ئەمەیە، لەسەر ئەمویلەکەم. و ئامانجیشمەوەیە کە خەڵک بینەر تەنها نێن لە پێشەنگاشت ببینێ، کاتێک ئاو بۆ سەیرانیش لە ناو پارکێکە بێت بیبینێ، بێ بڵێ ئەمە هونەرمەندێکە لێرە لەسەر ئەم باخە و لەم جەوە ژینگە کراوەیە، من ئیشێک بە ویلی کارەباکەم، یعنی هەر بینینەکەی خۆی چێژی تایە. ئەو ناڵانە خوێندکاری خۆ من ئیمڕۆ ڕۆژی دەوری ئەوان بوو، ئەبوو من لە ناو ستۆدیۆکەم ئیشیان پێ بکەم، بەڵام دوایی کام ئیشەی خۆم نمایشی بڵێن ئەمەم هەبوو، وتم ئۆکەی با یەکەم ڕۆژ بێن لە بەردەمی خۆمان جارێکە لەوێ ئیش بکەن، ئەنجا دوایی بیان ببۆ ناو ستۆدیۆ. ئەم چالاکیە هونەریە تەمەنە جیاوازەکانی لە خۆی کۆکردوتەوە لە منداڵ و گەورە، هەمووان پێکەوە چێژێکی جیاواز لەم کارە دەبینن. هەموو کارێکی هونەری یعنی تۆ جیاوازەکە لە تەلەڤیزۆن ئەیبینی یا بە وێنە ئەیبینی یا مەسەلەن زۆر زیندوونیە لە بەردەم تا، بەس کارێکی ئاوا کە بە زیندوو لە بەردەم تایە هونەرمەندەکە دانیشتۆ کە ئەیکە ئەو عاشقەی ئەو بۆ هونەرەکەی کە هاتیایەتی و خۆشەویستی و ئەیبینی چەند بە هینێکەوە تامزرۆیەکەوە ئەو شتا گوێزرێتەوە، بەڕاستی بۆ بینەرە گوێزرێتەوە. ئێمە زۆر جار کاتی بەتاڵمان زۆرە، بەڵام بەشتی زۆر بێمانەوە جاری وایە بەسەرێڤین، یعنی ئەم شتانە کە چەندێک هاوکاری لایەنی دەرونیمانەکە، لایەنی جەستەییمانەکە کاکە کۆمەڵێک لایەنی تری هەیە کە هاوکاری تەکا بۆ خۆت وەکو داهێنەرێک ناچینە ناوێ، بەڵام بەڕاستی ئێستا ئینسان ئەجوڵێنە بۆی کە هاتۆ ڕۆژێک با لەگەڵ سیرامیکا بی. من خۆی زۆرم مەز لە ئیشی سیرامیکە ئیتر لە بەرەوە دەکەم، منێ قسە ئەم خولەیە خۆی ئیشی سیرامیکن پێشتر یاریم پێ کردووە، شتم پێ دروست کردووە، ئیتر هاتمەتە ناو دەورە بۆی باشتر بمێ. ئەمڕۆ کوب و ژێر پیاڵۆ ئەمانم دروست کردووە، ئەنجە زۆریش خۆش بوو، لێرە دروستم کردە بوو، زۆر خۆش بوو ئێرە لێی دانیشین و دروستیکەم. بینینی کارە هونەریەکان حەز و خولیا و فێربوون و هەوڵدان بۆ ئەم کارە هونەریانەوامان لێ دەکات، تێڕوانینێکی جیاواز و ئەرێنیمان بۆ ژیان هەبێت و هونەر بکەین بە بەشێک لە ژیانمان. بۆیە چالاکیە هونەریەکەی خاتوو ڕۆناکیش گزارشێکی هونەری جوانی لای هەمووان خسەڕۆ.